بێگومان وەکە زانین کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێواچێت و کەرکووکیش بە هەمان شێوە بەشداری تیاکە جگە لە سێ پارێزگاکەی دیکەی هەرێمی کوردستان کە باسمان کردووە کە بڕیارە هەژدەی ئەم مانگە هەڵبژاردن ئەنجام بدرێت کە کەمتر لە هەفتەیەکی ماوە بێگومان و لە ڕۆژی شەممەوە هەڵبژاردننی تایبەتەکان ئەنجام بدرێت و دوای ئەوە لە هەژدەی مانگدا هەڵبژاردننی بە شێوەی گشتی ئەنجام بدرێت. ئێمە بۆ ئەوەی کە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین کە چەند ڕۆژێکی کەمی ماوە زانین بانگەشەکان چۆنە بێت لەلایەن کاندیدانی هاوپەیمانەتی کەرکووکێز و ئیرادەمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز چالاک ئەحمەد زەنگەنە کە بەڕێزیان کاندیدی ژمارە 11 هاوپەیمانەتی کەرکووکێز و ئیرادەمانن لە کەرکووکەک. چالاک سڵاو لەبێت بەیانیت باش سپاس بۆ دەرفەتی کە بەێمەت بەخشی سپاس بۆی کە ئامادە بوویت. سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس کەک چالاک وەک ئاماژەم پێکرد کە کەمتر لە هەفتەیەکی ماوە بۆ ئەوەی کە لە بانگەشەکردن بەردەوام بن و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام بدرێت. با بزانین لەو ماوەی کەمەی کەماوە پرۆژەی ئێوە چییە بێت بۆ بانگەشە هەروەها بۆ هەڵبژاردننیش بە هەمان شێوە. بەڵێ هەڵبەتە با بڵێن کاتی حملەی هەڵبژاردنم کاتە زۆر جیاواز بوو لەبەرەوەی کاتێکی درێژتر بوو جێوە جیاواز بوو لە کاتی باڵی بانگەشەکانی کە ئەوانی ڕابردوو ئەوانی ڕابردوو زیاتر مانگێ بوو بەڵام ئێستا ئەم جارە زیاتر لە مانگێ بوو بۆیە ئێمە لە سەروبەندی کۆتایی هاتن بە حملەکە ورد دەچینە ناو خەڵکەوە و دەستخۆشییان لێکەین و زیاتر هانیانە دەین کە ئەو جۆش و خرۆشەی کە لە ماوەی ڕابردوو دروستیان کردو یاخود هەبوو یاخود بڵاو بوو ناو خەڵکی تەرجمەی کەنە سەر سنووخەکانی دەنگدان و لە ڕۆژی دەنگدانە بە هەمان گروتینەوە بچنە سەر سونەکان و دەنگی خۆیان بن. ئەمە خاڵێکی کە ئێمە ورد چینە ناو خەڵکو و سوپاسیانەکەین کە لە ماوەی ڕابردوو بە جۆش و خۆشەوە لەگەڵمان بوونەوە بە شێوەیەکی گەرم و گوڕ لەگەڵمان بوون و ئێمە پێویستە لە سەروبەندی کۆتایی هاتن سوپاسی هەمویان بکەین و دەستخۆشییان لێ بکەین لەبەرەوەی بە شێوەیەکی زۆر باش خەڵکی کەرکووک ئەم جارە جیاواز لە هەڵبژاردنەکانی تر بە شێوەیەکی باش هاتنە پێشەوە و پێشوازیەکی باشیان لە هەڵبژاردنەکە کرد و لە کاندیدەکان و لە بەرنامە و گوێبیستێکی باشی بەرنامە و پرۆگرامی کاندید و لیستەکان بوو. بەڵێ کاک چالاک تاوکو ئێستا کە لەم قۆناغی بانگەشەیەدان پێشوازی خەڵک بۆ لیستی هاوپەیمانی کەرکووکێز و ئیرادەمانە چۆن بووە پێشبینی دەکەن کە لەم دەنگدانەدا بچن ئەنجومەنی پارێزگای کەرکووک؟ بەڵێ ئێمە ئەگەر باسێکی دۆخی لیستەکەمان بکەین و سێری سەرکردایەتی یاخود سەرۆشی لیستەکە و یاخود با بڵێن سیاسەکانی پشتی لیستەکەکەین ئەبینین کە وەزئی ئێمە چەنێ باشەوە چەنێ لە باشیین وە خۆتان نەزانن ئێستا لایەنەکانی منافسمان و یاخود نەیارمان لە هەوڵا بوون لە ماوەی ڕابردوو بۆ ئەوی هەڵبژاردن تاجیرکەن هەندێکەوەیت نەبانەیەکەین هەندێکەوەیت با نەکرێ هەندێک ئەمە با بڵێن ڕنگدانەوەی ئەو نەتیجەیە کە لە هەژدەی مانگ تۆمارێکەین و پێشبینیەکانە کە لە ناو خەڵکا خۆیان باش ئەزانن کە ئێمە و بەراورد بە خۆیان ئێمەیان بەراورد کردو بە خۆیان و ئەزانن ئێمە چەنێ دێرین و خۆیان چەنێ دێرن و من لەو قەناتەم ئێستا لیستەکان زۆربەیان با بڵێن مقیاسی خۆیان کردووە و ئەزانن چی دێنن و چۆن دێنن و چەند دێنن بۆیە ئەوان دایم لەم فتری ئەخیرە هەموو تەرکیزەکەیان لەسەرەوە بوو کە بۆ نمونە هەڵبژاردن تاجیلکەن بۆ نمونە تەگەرەیتیەکەن بۆ نمونە مشکلی بۆ بدۆزنەوە بەڵام تەنها هێز ئەوەی کە تەرکیزی کردووە سەر جەماوەرەکەی تەرکیزی کردووە سەر بەرنامەکەی تەرکیزی کردووە سەر پرۆگرامەکەی ئێمە بووین بە شخصیەتیشی بەرزەوە چوینە ناو خەڵکەوەەوە لەگە خەڵکەکەمان بەرنامەی خۆمان باسە کرد و هەموو تەرکیزمان لەسەرەوە بوو لیستەکەمان سەرخەین و بوو ئەوەی کەرکووک بگەڕێنەوە سەر ئەسڵەکەی خۆی و دۆخە ئەسڵەکەی خۆی کە ئێستا خۆتان نەزان لە شێوەیەکی نایاسایی و نەئاساییە چێ بەڕێوەوە ئەو لایەنان هەمویان پێیان وایە کە لە بەرژەوەندیان ئەگەر بەم شێوە بمێنێتەوە لەبەرەوەی باش ئەزانن کە لە ئاژنەی مانگ
لیستەکەی ئێمە سەرکەوتنیشی باش تۆمارەکەم. زۆر باشە کاک چالاک کەم تا زۆر وەک ئاگاداری نوک بە ڕێزیشتان لە ئێستا ئاماژەتان بەوە کردکە بەشێک لە لایەنەکان دەیانەوێت کە هەڵبژاردن دوا بخەن و بەشێک لە لایەنەکان ئەزانین کە لە پێگەی یەکێتی و هەروە هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمان ناترسن تۆ چۆن لەم بارەیەوە ڕوانیت و ئەگەر دوا بخرێت ئەمە زیانی ئەبێت بەتایبەت بۆ پرۆسی دیموکراسی کە بڕیاری لەسەر دراوە و ئێوە خۆتان تانی لێدەن؟ بەڵێ خۆی لە ئاسڵا کەرکووک لە 2005 زۆر بژاردننی تێنەکراوە من پێم سەیرە هەجاری بە بیانیوەک تاجی لیانە کردەوە دوایە نەخست لە عینەن کات هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پەرلەمان ئەکرا هیچ مشکلەیەکیان نەبوو یعنی تۆ بەڕاستی ئەمە ئەلکەیل و مکیالینی پێڵێن بە عەرەبی تۆ پێت باشە لە بۆ هەڵبژاردن بۆ پەرلەمان بکرێ بەڵام پێت باش نیە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی محافەزە بکرێ لە کاتێکە هەردووشیە لە یەک شارە و هیچ بەڕاستی ئەمە تێناکەین ئەمە یەک دوو بەی شێوەیە سازش ناکەین ئێمە لە ئەنجامدانی هەڵبژاردن چونکە ئەنجامدانی هەڵبژاردن پایەیەکە لە پایەکە ئاساسیەکان و گرنگەکانی دیموکراسیەت و مەدەنیەت تۆ وڵاتی ئێمە لە وڵاتێکی ئیدعایە واکەین کە وڵاتێکی دیموکراسیە ئێ باشە دەستوورێک تەیە کاڵێ 4 ساڵ جارێ پێویست هەڵبژاردن بکرێ ئێ باشە لە 2005 هەڵبژاردن بۆم شارە نەکراوە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک میانیمە بەڕاستی ئەمە پرسیارێک دروستەکە لەسەر دیموکراس لەسەر کۆی نیزامی دیموکراسیەت لە وڵاتە ئەمە بەچی شێوازەکەم ئەم شارە و یاخود ئەم وڵاتە چێ بەڕێوە شارێک وەک کەرکووک هەڵبژاردننی تیانەکرێ بەهۆی کۆمەڵێ با بڵێن دەمارگیر و بەهۆی کۆمەڵێ سووا و بەهۆی کۆمەڵێک خەڵکەوە کە ئەمریان بەدەست خۆیانە بەدەست وڵاتانە بەدەست یان تۆ سێرکە لەم فتری ئەخیرە هەندێک هێز بەلای چەپە ئاڕۆشتن هەندێک هێز بەلای ڕاست هەندێک هێز چەق بەستوو لە شوێن خۆی و داوایە کرد تاجیل بێ ئەوەی تەنها ئەچووە پێشەوە دڵنیا بوو لە نەتیجەوە دڵنیایە لەوەی کە خەڵکەکەی لەگەڵەتی تەنها ئێمە بووین تەنها ئێمە چوونەتە ناو خەڵکەوە بە کەرنەڤاڵمان دروست کردووە لەرزۆک نەبووین یعنی ئەمە بەڕاستی خۆیان باشەزانن نەتیجەکە چییە بۆیە داوای تاجیلەکەن خۆیان باشەزانن لاژدەی مانگ چی ئەگوزەرێ بۆیە داوای واکەن کە ئەمە هەڵبژاردنە دواخرێ بۆ ئێمە بەی شێوەیە قبول ناکەین وەسا و ئەوەشی ئەوەترێ تەنها هەوڵێکە بۆ تێکدانی دۆخی کەرکووک و بۆ تێکدانی هزر و تەرکیزی ئێمە و خەڵکەکەمان بەڵام ئێمە بەدنیایەوە ساردەوە نابین بەردەوامین. بەڵێ کاک چالاکاتە با پرسیارەکەن ئێستادا دۆخی کەرکووک بە دۆخێکی هەستیار و مەترسیداردا تێپەڕ دەبێت تایبەتی بۆ کورد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دۆخی کورد لە کەرکووکدا بە لە شێوازەکان لە ژێر هەڕەشە و مەترسیدایە ئەم دەنگدانە تا چەندێک کاریگەری دەبێت لە سەردۆزی کورد لە کەرکووکدا تا چەندێک بۆ کورد گرنگە بەشداری لە دەنگداندا بکەم بۆی بتوان کە ئەو ڕۆژی کە لە کەرکووکدا هەیە بیڕەوێننەوە. بەڵێ بەڕاستی لە دوای 2017 کۆمەڵە گۆڕانکاری نایاسایی ڕوویداوە لە کەرکووک بەشێکی گرنگیان بەشی ئیداریە کە جەنابەت باسی پێکەی کە ڕەبتە بە ئیدارەی شارەکەەوە کە وە خۆتان نەزانن هەر بەرپرسێک یاخود پارێزگا لە هەر شوێنە بێ بەرپرسی یەکەمی ئیداریە لەو شارە ئەگەر لە کەرکووک بێ لە بەغا بێ لە بەسڕە بێ لە نەجەف بێ لە هەر شوێنی شێمش عێراقە بێ عادەتەن پارێزگا بەرپرسی یەکەمی ئیداری شارەکەیە و بەرپرسی ئیداری شارەکە لە دوای 2017 خۆتان نەزان بە ئەمریکی ئیداری بەغاوە دانرا بە شێوەیەکی دیموکراسی و باڵبژاردن داننرا کەوا ئێمە تعبیر لە با بڵێن هەموو خەڵکی کەرکووک ناکەوە ڕێی ئەمە ڕێی کەرکووک نییە ئەمە تەنها کەسێک هاتووە با بڵێن لە زروفێکی تاریکە لە زروفێکی غامزادانراوە و ئێستا حکمی شارەکەکە ئەمە خاڵێکیان با بڵێن لە دوای 2017 جگە لە بابەتی ئیداری بابەتی ئەسکەری ئەمە پێشێلکردنی بابەتی ئەسکەریمانە یانی بۆ نمونە ئێستا ئەوەی هەیە لە کەرکووک حکمەکە لە ڕووی ئەسکەرەوە با بڵێن تاشی ئەو ئەسکەرانە یاخود فەردی ئەو ئەسکەرانە هەموویان لێک ڕنگ و لێک نەتەوە و لێک ئاین و لێک مەزەبن یانی ئەمە یەکی مشکلێکی گەورەیە بۆ ئێمە بۆیە ئێمە وەک کورد کە نیوەی شارەکە پێک دێنی هیچ تەوازیشی ئەسکەریمان نییە لەناو ئەو هێزانی کە لە دەوروپشتی کەرکووک بڵاویان پێکراوە ینی ئەمە وای کردووە کە یارمەتی دەربێ بۆ کۆمەڵی پێشێلکاری تر بۆ نمونە کۆمەڵی پێشێلکاری داگیرکردنی ئەرزی زراعی پێشێلکاری دژی جوتیارانمان دژی با بڵێن لادانی بەرپرسان هەندێجار ینی بە زەبری هێز و بە زەبری چەک یعنی ئەمە کۆمەڵە مەسالن کە نایاسایی لە کەرکووک
پێمان وایە هەڵبژاردن ناڵین هەمووی بەڵام بەشێکی باشی ئەو کێشانە و ئەو گرفتانە چارەسەرەکە لەبەرەوەی نوێنەرانی حەقیقی خەڵکی کەرکووکە چن بۆ ناو ئیداری شار بۆ ئیداری بۆ ئەو شوێنەی کە بڕیاری شارەکەی بەدەستە بۆیە ئێمە پێمان وایە ئەمە دەرفەتێکی باشە و کاتێکی گونجاوە بۆ ئەوی کەرکووک لەو دۆخە هەموارە ڕزگارکرد. بڵێ کاک چالاک وەکەزانین کە لە سەرەتای دەستپێکردنی بانگەشەوە ئێوە وە کاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە بانگەشێکی چڕوپڕچان دەست پێ بکرد. ئێوە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای عێراقەوە توانن چی بۆ کەرکووکیەکان بکەن و چۆن خزمەتیان بکەن و خزمەتەکان بامان شێوە لە چ ڕوویەکەوە بێت بە شێوەیەکی گشتی یاخود بەڕێستان وەکو خۆت چی بۆ کەرکووکیەکانەکەیت؟ بەڵێ هەڵبەتە ئێمە دوو ئامانجوسی ئامان سەرشیمانە یەشێ لە ئامانجەکەمان پاراستنی مافی ملەتەکەمانەوە داکۆچیکردنە لە مافەکانیان لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەوە بەواجبی خۆمان نەزانین ئەمە هەدەفێکی سەرێکی خۆمانە بێت و لستەکەمانە بێ با بڵێن هەردەفێکی کەمان لە نێو لستەکە ئەوەیە گەیاندنی خزمەت گوزاریە بۆ تەواوی گەڕەکەکانی کەرکووک و لە نێوانیاندا بە تایبەت گەڕەکە کوردیەکان خۆتان نەزانە دوای 2017ەوە هەڵسوکەوتێکی خراپێ بەرامبەر ئەم گەڕەکانە و ئەم گەڕەکانە بە شێوەی بەرچاوە بە شێوەی پێویست خزمەت گوزاریان بۆ ناچێ و فەرقەکرێ لە نێوان گەڕەکەکانی کەرکووک وەشە یانیم بۆ خۆم ئەوم با بڵێن کردووە بە کورتە ڤیددیویەک و بڵاوم کردوتەوە کە بە داتا و بە زانیاری باسم کردووە کە لە بینی گەڕەکە کوردیەکان و گەڕەکە عەرەبیەکان چی جیاوازیەکە لە ڕووی سعری خان و لە ڕووی وجودی با بڵێن بینای دام و دەستگا حکومیەکان لە بینی هەلی کار لەم منتیقانەیە یعنی بەڕاستی جیاوازیەکی زۆر گەورایە فەزوێکی زۆر گەورەی لە بینەم گەڕەکانە بۆیە ئێمە زۆر گرنگە ئەو فەزوێ نێڵین و چامان لە شاری کەرکووک بێ بە شێوەی گشتی و گەڕەکە کوردەکان لەبەرەوەی هیچ نەبێت تاویزی ئەم چەند ساڵیان بۆ بکەین جا دواتر ئێمە دەستکەین ئەوەی مساوات یاخود عەدالەت بەکاربێنین لە بینی گەڕەکەکانە. بەڵێ کاک چالاک کار و پرۆژەتان بۆ دوای هەڵبژاردن چی دەبێت؟ پلانتان هەیە کە لە دوای هەڵبژاردن ئەگەر هاتو ئێوە توانیتان زۆرینی دەنگی ئەنجومەنی پارێزگا بەدەست بهێنن هەماهەنگیتان لەگەڵ لایەنەکانی دیکەدا بچەو بکەن بۆی بتوانن باشترین شێواز خزمەت بە کەرکووک بکەن بتایبەتی لەگەڵ هێز و لایەنە سیاسە کوردیەکانی کەرکووکدا پلان و کار و پرۆژەی ئێوە بۆ دوای هەڵبژاردن چییە؟ ئێمە بەڕاستی لە نیەتمانە و لە ئەخلاقیات و لە پرۆگرامی یەکێتی نیشتمانی کوردستانەوەیە کە هەمیشە سەیری کەرکووکی کردووە کچە بکە گوڵەکەی مامجەلال کە ڕەوانشاد مامجەلال کە هەموو کات و توێتی کەرکووک چە بکە گوڵەکەیە واتە هەموو نەتەوەکانی تێیە ئێمە بەڵێن بە خەڵکی کەرکووکە دەین ئەگەر هەر 16 کورسیەکە بەدەست بێنین یاخود هەر 15 کورسیەکە بەدەست بێنین ئێمە دڵنیایەکەینەوە کە هەر بڕیارێک یاخود هەر هەنگاوێک کە پەیوەست بێ بە کەرکووکەوە ئێمە بێ ئەوان نینین و هەمانجی بکەین لەگەڵیان و دانوستان بکەین لەگەڵیان و تەفاهمات و حیوارە باش بکەین لەگەڵیان پێش ئەوەی هیچ بڕیارێک بدەین بە تایبەت ئێمە پێمان باشە لەم مەرحەلا بڕیاری سیاسی دوورخینەوە لەسەر ئەنجومەنی پارێزگا و زیاتر بیکەین بە ئەنجومەنێکی خەدەمی و خزمەت هەوڵدەین خزمەت بگەین بە گەڕەکەکان و دووریان کەینەوە لە ئیرهاساتی سیاسی و لە مزایداتی سیاسی چونکە خەڵکی کەرکووک خۆتان نەزانن هیلاکە پێویستی بە خزمەت گوزاریە پێویستی بە ئاوە پێویستی بە کارەبایە پێویستی بە ئاوە ڕۆیە پێویستی بە پرۆژەی وەبەرهێنانە لە بەرەوەی گەنجێکی زۆرمان بێکارە لەم شارە بۆیە ئەمە هەوڵە دەین ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوورکەینەوە لە هەموو مزایدەیەوە تەنها بیکەینە ئەنجومەنێکی خزمەت گوزاری هەر بابەتێکی سیاسی هەوڵدەین لەسەرەوەی سەقفی ئەم ئەنجومەنە حل بکرێ نەک لە نێو ئەنجومەنەکە چونکە ئەنجومەنەکە ئەنجومەنێکی خەدەمیەوە پێویست ناکات بە مەشغوڵیانکەین بە کۆمەڵی بابەتی سیاسیەوە. باشە کەواتە کاک چالاک دەتوانین بڵێن پێتان وایە کە لە دوای هەڵبژاردن لایەنەکانی دیکە لێنە ناو هەڵپەیمانێتیەکەتانەوە بە یەک لیست هەموو کورد کۆ بێتەوە چونکە وەک ئاماژەمان پێکرد کە پێش هەڵبژاردن بەشێک لە لایەنەکان بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان کە یەکێتی ویستی لەگەڵیدا یەک هەڵپەیمانێتی پێک بێنێت بەڵام ڕازی نەبوون بەڵام ئەتوانین بڵێن دوای هەڵبژاردن هەموو کورد لە یەک لیستا کۆ بێتەوە ینی پێتان وایە لەگەڵتانە بڵێ یەک هەڵپەیمان؟ بەڵێ ئێمە ئومێدمان وایە کە لە دوای هەڵبژاردن
یەک بگرین و یەک دەنگ بین چکە کەرکک پێویستەکانی ئەمە هەموو کاتێوتومانە ئەگەر یەکێتی لە شاری کەرکک حوت کورسی بێنێ و هەر حوت کورسەکە یەکێتی بێ بەڵام لایەنە کوردەکان هیچ نێنن ئێمە بە خۆمان بە دۆڕاوەزانین پێویستەکە لایەنە کوردیەکان وە کورد بە دەرەجەی یەک ژمارە کورسیەکانی باش بێ و قابلی ئەوە بێ ئێمە بەدەنگێکی بەرز بتوانین لە نێو ئەنجومەنی پارێزگا کەرکووک قسە بکەین و بتوانین پرۆژەکانمان و بیر و بۆچوونەکانمان بچەسپێنین لە لایەنەکانی کە نەتوانن بە شێوە لە شێوەکان تەگەرە بۆ هەر پرۆژەیەک یاخود هەر بەرنمەیەک ئێمە کە ئەینین دروستیکەن بۆیە پێویستەکە ئەمە لە دوای بژاردن بە ڕۆحێکی تر بە عقلێتێکی تر هەنگاو بنین و ئێمە من هەموو کاتێوتومە با بڵێن ڕابردوو یاخود کێشە و مەشاکل ئێمە پێویستە دەرسی لێوەرگین یعنی ئەوەی ڕوودا لە کەرکک ئەو ڕوودا لە کوردستان ڕوویدا ئێمە پێویستە ئێستا لاپەڕێکی کاڵدینەوە و سوود لەو هەڵانە وەرگین کە لە ڕابردوو ڕوویدا بینی بەرچاو خۆمان بۆ ئەوەی سوودی لێوەگرین نەک بۆ یەکی پێبشکێنینەوە ئەمە زۆر مهمە بۆیە پێویستەکە لە دوای بژاردن یەک بگرین و دەست بکەین ناو دەستیەک و بتوانین کەرکووک بگەین نەبەڕی ئەمان و خەڵکی کەرکووک نەجات دەین لەسەر لەو هەموو کێشە و مەشاکل و مەینەتی کە بینی لە ماوەی ڕابردوو خەڵکی کەرکووک پێویستی بە ئارامیە خەڵکی کەرکووک پێویستی بە خزمەت گوزاریە خەڵکی کەرکووک پێویستی بە هەلی کارە بە تەندروستی دابینکردین تەندروستیەکی باشە پێویستیان بە ئارامیە پێویستیان بە یەک ڕیزیە پێویستیان بە یەک دەنگیە ئەمە چۆنێکی ناو خەڵک ئەمە داواکە لێمان بۆیە ئێمە هیوامان وایە کە دوای هەڵبژاردن بتوانین ئەم هەموو ئامانجە بپێشین و یەک دەسانە و بە یەک ڕۆح بە یەک تیم بچینە ناو ئەنجومەنی پارێزگاوە بتوانین ئەو دۆخە هەمواری لەسەر کەرکووچەکانی چاچکەینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز چالاک ئەحمەد زەنگەنە کاندیدی ژمارە 11 هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. سپاس کاک چالاک.